سپاسەکەم سپاس بۆ ئێوە بۆ کورساتیش. زۆر سپاس. جا من حەزەکەم مێژووی بیناسازی لە سەرەتا باسەوە بکەین. مێژووی بیناسازی لە سلێمانی دەگەڕێتەوە بۆ کەی هەروەها تا ئێستاش قۆناغ بە قۆناغ بە چ شێوەیە کاتووە؟ سپاسخانەکەم پێشەکی ڕێگەم بە بم بۆنە پیرۆزەوە پیرۆزبایی لە خۆمان و لە شارەکەمان بکەین بە بۆنەی یادی 238مین ساڵی دروستبوونیەوە. تەمان سلێمانی وەکو بەڕێز باسی کرد سەرمەشقە لە هەموو بوارەکانە بواری تەلارسازی یەکێکە لەو بوارانە. مێژووی دروستبوونی تەلارسازی لە شاری سلێمانیدا دەگەڕێتەوە بۆ دروستبوونی لە کاتی دروستبوونیەوە، یعنی بەڕاستی سلێمانی بە پایتەختی دووەمی منشینی باباندا ئەنرێ. لەو کاتەوە کۆمەڵێک لە مزگەوت لە سلێمانیا دروست بوون، کۆمەڵێک لە خانووی کۆن کە ئێمە پێیانڵێن ترادیشنەڵ بیلدینگز، کۆمەڵی خانووی بینای کۆن دروست بوون. لە هەمان کاتە مزگەوتی گەورە کاتەکەی دەگەڕێتەوە بۆ دروستبوونی شاری سلێمانی. لە هەمان کاتە بینایەکی گەورەی ئیداری لە سلێمانی دروست بوو کە بینای سەرای سلێمانیە بینایەکی ئیداری حکومڕانی سلێمانی بووە بە شێوەیەکی خۆماڵی لە هەمان کاتە بە بەکارهێنانی کۆمەڵێک لە ئلیمنتی ئەسڵی بیناسازی کوردەواری دروست بووە کە تاکو ئێستاش بە شێوەیەکی ڕێکوپێک نۆشە کراوەتەوە ماوەتەوە تا ئێستا. باشە دکتۆرەمێت پێت بڵم کاو پێشکەوتانی کە لە بواری بیناسازی و تەلارسازیدا لە ئێستادا کراوە چین؟ پێشەوەی وەڵامی پرسیارەوە ئێمە دایمە دایانێن کە عیمارە یاخود تەلارسازی بریتی ئاوێنەی ڕنگدانەوەی هەموو پێشکەوتنەکانە. ئەو پێشکەوتن کە ئێستا لە سەر ئاستی جیهان ڕوەدات ئەکی لە ساڕاستە یعنی ڕنگدانەوەی هەیە بۆ سەر پێشکەوتنی تەلارسازی لە کوردستانە. بە تایبەتیش لەم چەند ساڵەی دواییە بە تایبەتی لە دوای ڕزگارکردنی عێراقەوە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە بینی لە ئەنجامی کرانەوەی مجتەمەعات و لە بژانەوەی با بڵێن هێنانی تەکنۆلۆژیا و لەگەڵ کرانەوەی کۆمەڵگا بۆ هەموو پێشکەوتنەکان. شتێکی زۆر ئاساییە کە ئەو پێشکەوتانە بەسەر بواری تەلارسازیشە ڕنگ بداتەوە. پێشکەوتنەکان خۆی لە بواری شێوە و خۆی لە بواری تەکنۆلۆژیا و یاخود هێنانی تەکنۆلۆژیا ڕەنگەیاتەوە کە ئێستا بە شێوەیەکی گشتی با بڵێن سیمایەکی جوان دراوە بە شارەکان و ڕنگدانەوەی ئەو پێشکەوتانەیە کە ئێستا لەسەر ئاسی جیهانە ڕووی داوە. ئەو پێشکەوتانەش وەکو وتمان خۆی لە بوارە ئاساییەکانی یاخود لە پرینسیپە ئەساسیەکانی عیمارەدا ڕەنگایاتەوە کە لەوانە بریتە لە وەزیفەی بیناکان کە وەزیفەی تازە هاتوۆتە ئەو بوارەوە لە هەمان کاتە تەکنۆلۆژیای پێشکەوتوو لە بواری ستراکچەری بیناکانە لە هەمان کاتە شێوازی بیناکان بە شێوەیەکی تەواو گۆڕاوە و ئێستا با بڵێن ڕنگدانەوەی پێشکەوتنی کۆمەڵگا و ڕنگدانەوەی ئەو پێشکەوتنەیە کە لە جیهانە. باشە دکتۆر هۆشیار ئەو تایبەتمەندی کە سیمای سلێمانی لە ڕووی تەلارسازی و بیناسازی و جیا دەکاتەوە لە شوێنەکانی دیکە خۆ ناوچەکانی دیکەی کوردستان چییە؟ بە شێوەیەکی گشتی پێویستە ئەو تایبەتمەندیە هەبێت لە ڕووی با بڵێن شکڵەوە لە ڕووی بیناوە لە ڕووی بیناکردنەوە دائمە بیناسازی کۆمەڵی کاریگەری فاکتەری ناوەکی و فاکتەری دەرەکی لەسرە. ئەو فاکتەرانەی کە ڕەنگەگاتەوە پێویستە لە شێوازی بیناکردنە ڕنگ بداتەوە. دائمە ئێمە ئەڵێن شێوازی سلێمانی لە بینایە چییە؟ ئەو شێوازە سلێمانەیە جۆرێک لە کۆمەڵێک لە ئیلیمنتی ئێمە ئەڵێن ئۆریژنەڵە یعنی ئەساسیە کە لە بیناکانە ڕنیاوەتەوە لەوانە بەکارهێنانی مەوادی با بڵێن ئەسڵی شارەکە کە لە هەیە بۆ نمونە ئێمە لە سلێمانی ئەڵێن بەردی مەڵکەنی هەیە لە هەمان کاتە سەیرەکەین جۆرێک لە تەنزیمکردنی سپیسەکان لە ناو شارە هەیە کە ئێمە پێڵێن تەنزیمی فەزایی یاخود سپیس کۆنفیگوریشن کە بریتیە لە ڕنگانەوەی شێوازی ژیانی خەڵکی سلێمانی کەویش لە تەرتیبکردنی فەزاکان بە یەکەوە لە هەمان کاتە دروستبوونی جۆرێک لە کۆرتیارد لە ناو بینا تەقلیدیەکانی شارە لە هەمان کاتە بەکارهێنانی جۆرێک لە تەفاسیلی بینا کە خۆی بۆ نمونە لە شێوازی قەوسە لە شێوازی مەدخەلە یاخود گەیتی بیناکانە ڕەنگایەتەوە لە یاخود لە شێوازی دروستکردنە بە تایبەتی ئەو تەبقاتانەی کە سەقفی بیناکەی لێ دروست بووە هەموو ئەمانەوە لێکە کە تایبەتمەندێکی تەواو
با بە بینا لە شاری سلێمانیە ئەو دایمە ئێمە بە دوای ئەساڵەتی ئەو تایبەتمەندیە ئەگەڕێن وا لە خوێندکارەکانمان دەکەن کە بە بەردەوامی ئاگادار بن و لە هەمان کاتیشە لە دیزاینە نوێکانە بەکاری بێنەوە. باشە دکتۆر تا چەند گرنگە لە نۆژەنکردنەوەی بینا کە لە پۆریەکانی سلێمانیدا سیما کۆنەکانیان لە دەست نەچێت لەسەر شێوەیەکی فۆلکلۆری لەسەر شێوەیەکی کۆن نۆژەن بکرێنەوە. دەزانین کە لە وڵاتان لە هەندێک لە وڵاتە ئەوروپیەکان ئەگەر یەکێک بیاوێت خانووەکەی خۆشی نۆژەن بکاتەوە دەبێت سیمای پێشەوەی وەکو خۆی بەتەنها توانێت دەستکاری ناوەڕۆکی بیناکەی بکات. لێرەش تا چەند گرنگە بەو شێوەیە بۆی سیما کۆنەکەی سیما کلتوریەکەی شاری سلێمانی وەکو خۆی بمێنێتەوە. ئێمە لە جیاتوی بڵێن سیما کۆنەکەی ئەڵێن سیما ئەسڵیەکەی بەکاربێنێتەوە. کۆمەڵێک بەڕاستی هەوڵدانی دڵسۆزانە هەیە کە لە سلێمانیە کەرەوە بۆ کۆمەڵێک لە بینا کە بەداخەوە زووبەی ئێمە بینا تەقلیەکەمان بەرەو نەمانەچێ ئەڕوخێن ئەکرێن بە پارک بەڵێ بەڵام کۆمەڵک لە هەوڵی دڵسۆزانە لەلایەن با بڵێن فەرمانگەی شوێنەواری سلێمانیەوە تەبان دروست بووە. کۆمەڵێک لە تەلارسازە دڵسۆزە گەنجەکانمان هەڵساوان بەو کارە و هاتوون پاش دیراسێتێکی زۆر ئەسڵی بیناکەیان وەکو خۆی لێ کردوتەوە بە شێوەیەکی زۆر باشتریش دروستیان کردوتەوە لەوانە بینای سەرای سلێمانی لەوانە کۆمەڵێک بینا کە لە منتیقە تەقلیدیەکانی شارە ئێستاش بەردەوام خەریکی نۆژەنکردنەوەین بەڵام لە هەموو کاتێکە ئێمە ئەڵێن بە دۆکومنتکردنی ئەو بینانە لای ئێمە زۆر باشترە چونکە بەڕاستی ئەوەی کە ئێستا ئێمە ڕەوە بینی سیرەکەین پاشفترێکی کەم بەڕۆڕوخان چووە لەبەرەوە دۆکومنتکردنی ئەو بینایانە شتێکی زۆر ئەساسیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانین بەڵێن فەرمانگەی شوێنەواری سلێمانی بە تەنیا 108 بینای تەنیا دۆکومنت کردووە بە شێوەیەکی گشتی کاڵم دۆکومنتکە بە شێوەیەکی زانستی و ئەکادمی دۆکومنتی کردوون لە هەمان کاتیشە ئەبێ هەوڵی زانکۆی سلێمانی بە تایبەتی یەکەی سیتیلاب کاڵساون بە نۆژەنکردنەوەی زۆربەی زۆری ئەو هەڵساون بە دۆکومنتکردنی زۆربەی زۆری ئەو بینایانە و کە ئێستا وەکو ڕیفرەنسێ بەکارهێنێ ئێمە لە بواری نۆژەنکردنەوەی بیناکانە بە شێوەیەکی گشتی ئەتوانین سوودی وەربگرین. باشە زۆر سپاس بۆ پرۆفسۆر دکتۆر هۆشیار قادر کاژنەبتان سپۆڕی پلانسازی و بیناسازین زۆر داوای لێبوور نەکەم کاتەکەمان زۆر کەم بوو کە بە تۆمان بەخشی لەبەر کەمی کاتەوە هەچەند ڕاستەخۆی شاتە ناو گفتوگۆکانمان زۆر سپاس دووبارە بەخێر هاتی سەرچاوان.